سڵاو هاوڕیانی خۆشەویستی وادارم باش و تەندروست بن. خۆشحاڵم لە ڤیددیۆکی نوێ هاتمۆلاتان بۆ باسکردنی فیلمەکان. لە ڤیددیۆم جارە هەوڵ دەدەم خوێندنەوەیکی تێر و تەسەل، خوێندنەوەیکی بخوت بۆ کورت بۆ یەکێک لە باشترین فیلمەکان، فیلمێکی خۆشەویست، ئەویش فیلمی عەتەر، چیرۆکی بکوژێک. ئەو ڕەنگە زۆربەتان بینەری بوو بن، چونکە ئەو فیلمە فیلمێکی ئەڵمانی ساڵی 2006 نمایش کرا کە پشت دەبەستێت بە چیرۆکی کتێبێک، با بڵێن لە کتێب بۆ گیراوە. ئەو کتێبەش لەژێر هەمان ناو عەتەر، چیرۆکی بکوژەکە، نووسەرەکەی پاتریک سیوسکیندا کە بەجددی یەکێکە لە کتێبە زۆر زۆر باشەکان، بێگومان کتێبێکی زۆر زۆر باش و فیلمێکی زۆر زۆر باشی لێ بەرهەم دێتن کە دوای بینینی ئەو فیلمەش هەمان تێڕوانین و هەمان ئەو سەرنجڕاکێشیە دەبینین کە من ئێستا لەو ڤیددیۆ هەڵدەدەم بۆ ئێوەی خۆشەویستی باس بکەم. ڕەنگە زۆربەتان بینەری بوو بن. جا چیرۆکی فیلمەکە باز لە ژیانی گەنجێک دەکات بە ناوی جان باپتیست گرینوێڵ. ئەو گەنجە کەسایەتێکی ئاڵۆز، کەسایەتێکی نامۆ و ترسناچی هەیە. ئەو خاوەن توانایەکی سەر و سروشتیە، توانایەکی ورد، توانایەکی زۆر زۆر گەورەی هەیە لە بۆنکردندا. جا ئەو گەنجە ژیانی خۆی تەرخان دەکات بۆ ئەوەی بۆنێک دروست بکات، بۆنێکی نمونەیی بێت. جا بۆ ئەوی بگات بۆ ئامانجەشی ئامادەی هەموو شتێک بکات، هەموو قوربانیەک بدات، ڕوبەڕووی هەموو مەترسیەک ببێتەوە تا ئەوەی کە خەڵکیش بکوژێتن. ئایا ئەو گەنجە دەگات بە ئامانجەکەی؟ دوای بینینی فیلمەکە ڤیددیۆەکەی منیش سپۆیلە، هەندێک شتێک دەربارەی ڕووداوەکان باز دەکەم، ڕەنگە بۆ تۆ سپۆیل بێ. هاتە ئێرە کورتەیەک بوو لە چیرۆکەکە، ئەوانەی بینەری نەبوون ڤیددیۆکە لێرە ڕاگرن، چونکە پاش ئەوە خوێندنەوەیکی قوڵ بۆ فیلمەکە دەکەم و باسی هەندێک ڕووداوی زۆر زۆر گرنگی نێو فیلمەکە دەکەم. ئەو فیلمالگری بابەتێکی فەلسەفی قوڵ و دەرونیە کە ڕەنگە هەرێکێکمان دوای بینینی بینەر دوای بینینی ئەو فیلمە دەکرێت هەرێکەکەمان لە گۆشە نیگایەکەوە خوێندنەوە بۆ چیرۆکەکەی، بۆ دەرێنەرەکەی، بۆ کتێبەکەی، بۆ کارەکتەرەکەی بە شێوەیەکی گشتی بکەین. یعنی کۆتایەکی کراوەی هەیە و چیرۆکەکە قسەی زۆر هەڵدەگرێت، بابەتی زۆر زۆر گرنگ دەورژێنێت کە شایەنی باسکردنە. ئەوەی لە سەرەتای فیلمەکە دەیبینی کە گرینوێڵ پاڵەوانی سەرەکی چیرۆکەکەمان جەستەی بێبۆنە بێبۆن لەدایک دەبێت. جا ئەو کەم و کوڕیە لە جەستەی پاڵەوانەکەمان وای لێ دەکات بگەڕێت بە دوای دروستکردنی بۆنێکی نمونەی، بۆنێکی هاتایی. ئەو کەم و کوڕیە جەستەیە کە لە پاڵەوانە سەرێکەکەمان هەیە دەیخاتە بارودۆخێکی دەرونی خراپەوە بۆی ئەو کەم و کوڕیەی کە لە وجودی ئەودا هەیە جۆرە بۆشایەک دروست دەبێت. ئەویش مەحاولە دەکات بۆ ئەوەی ئەو بۆشایە پڕ بکاتەوە کە لە ژیانی ئەودا هەیە کە ئەوانی دی بە نەقس تێدا دەیبینن بە دروستکردنی بۆنێک ئەو بۆشایە پڕ بکاتەوە، چونکە ئەو کەم و کوڕێ لە بوونی ئەودا هەیە دەیخاتە بارودۆخێکی دەرونی زۆر زۆر خراپەوە و دەیکاتە کەسێکی دەروون نەخۆش و بکوژیش. گرینوێڵ کۆمەڵێک تاوان و کوشتن ئەنجام دەداتن، بەڵام پاڵەوانەکەمان ئەو کوشتانە بۆی ڕق و توندوتیژیەوە ئەنجام نادات، بەڵکو ئەو دەیەوێت جوانێکی ڕەها بەرهەم بێنێت، بگات بە جوانێکی ڕەها، جوانێک دروست بکاتن، خەڵک شۆک بکاتن. جا ئەو فیلمە پرسیارێکی فەلسەفی قوڵ ئاراستەی بینەر دەکات سەبارەت بە بابەتی جوانی و ناشرینی، باشی و خراپە. دەپرسێت ئایا کردەوە خراپەکان پاساوی دەبێت ئەگەر کردەوە خراپەکان لە پێناو ئامانجێکی جواندا بێت؟ دەپرسێت بۆ ئەوی جوانی بەدەست بێنیت، بۆی کارێکی مەزن بکەیت، کارێکی هەتایەتایی بکەیت، کارێکی نەمر بکەیت، کارێکی جیاواز بکەیت، پێویست دەکات تۆ ئەخلاق پشتگوێ بکەیت، پێویست دەکات ئەخلاقی خۆت، ئەخلاقی ئینسانی، باهای ئینسانیەکانت پشتگوێ بکەیت لە پێناو بەدەستێنانێکی شتێکی جوان، کارێکی جوان، کارێکی ناوازە. دەکرێت تۆ لە پێناو شتێکی جوان بەشە گرنگەکەی ئینسانیەت ئەخلاقە لەبیر بکەیت یان پشتگوێ بکەیت، کە بەڕاستی پرسیارێکی زۆر زۆر گرنگە. باوەڕ ناکەم بینەری ئەو فیلمە بیت و ئەو پرسیارە لە خۆت نەکەیت، ئایا دەکرێت ئەو کەم و کوڕی لە جەستتدا هەیە بۆ ئەوەی شتێکی باشتر بەدەستبێنی یان شتێکی باش بۆی قەرەبووی ئەو لایەنە ناشرینێکە لە بوونی تۆ لە جەستەی تۆ لە
ڕەفتاری تۆ لە ئیشی تۆ لە ژیانی تۆدا هەیە بۆی شتێکی باش بەدەستبێنی خەڵک ئەو شتە ناشنیە لە بیر بکەن نەیبینن دەکرێت ئەخلاقی خۆت کە گرنگترین خەسڵەتی ئینسانە پشتگوێ بخۆیت و ئەخلاق لەدەست بدەیت بۆ ئەی بگەیت بۆ شتە جوانە دوای ئەوەی کە ئەخلاقت نەماگەیشتن بە هەر شتێکی باش هەر کارێکی باش هەر مەنسبێکی باش دڵخۆشت دەکات بەرز دەتێڵێتەوە ئەو پرسیارە گرنگەکەیە لە کۆتایشدا دوای ئەو هەموو کوشتنە گرینوێڵ دەگات بە ئامانجەکەی جۆرە بۆنێکی نمونەیی دروست دەکاتن جۆرە بۆنێک دروست دەکات هێزێکی گەورە و ترسناکی پێدەبەخشێت کاتێک بۆنەکە لە خۆی دەدات دەتوانێت کۆنتترۆلی هەست و سۆز و حەسوکەوتی خەڵکی بکات ئەو هێزش لە ئینسان ئاماژەی بە ئارەزووە مرۆڤایەتیەکان دەبینین زانیمانەوە بە بەردەوامی ئەو شتەشێکە مرۆڤ هەوڵی داوە و هەوڵ دەدات دایمەن کۆنتترۆلی بازنەی نزیکی خۆی بکاتن کۆنتترۆلی ئینسانەکانی چوادەوری خۆی کۆنتترۆلی هەموو شتێکی چوادەوری خۆی بکاتن جا بۆی ئەو هێزە بەدەست بێنێت ئامادەی هەموو شتێک بکات جا لە ڕێگای هوەرەوە بێت جا لە ڕێگای زانستەوە بێت تەنانەت ئەگەر بۆی بگات بۆ ئامانجە ئینسانە ئامادەیە زۆر جار ئینسانێکی تر بکوژێت کە خەتاترین شتە خراپترین قۆناغ ترسناکترین قۆناغی ئینسان پێی بگاتن ئەوەی تۆ بتوانیت لە پێناو ئامانجێکی خۆت لە پێناو هەنگاوێکی خۆت بۆ پێشەوە بۆ بەرزتر ئینسانێکی تر بکوژیت بەڵام لەوە گرنگتر ئەوەیە ئەو فیلمە نیشانمان دەدات ئەگەر ڕۆژێک ئینسان بگات یان ئەو هێزە گەورەیەش بەدەست بێنێت هێزێکی کاتیە هێزێکی تاڕادێکی زۆر وەهمیە بۆ چونکە لە کۆتایی فیلمەکە کا دەبینین کاتێک گرینوێڵ ئاترەکە ئادرا نمونەیەەکە بەکاردێنێت تێدەگات بەدەستێنانی هێزێکی گەورە و کۆنتترۆلکردنی خەڵک ناتگەێنن بە دڵخۆشی ناتکەن بە کەسێکی کامەران کەسێکی بەختەوەر هەر ئەوەش کە لە لای خۆمان پندێکی وامانەیە کە دەڵێ دڵخۆشی بە پارە و بەهێز نییە ڕاستە ئێستا زۆر کەسێ دەڵێت تۆ پارەکەتم دێ خۆشیەکە بۆ خۆت بەڵام باوەڕکەن لە زۆر کەسی دەوڵەمەند ڕەنگە ئێوەش بیستی بێتان کە پارێکی خەیاڵی هەیە تۆ ئەگەر ڕاستە پارە خۆشە شتەکانی دنیا هەموو بە پارەیە میش حەز دەکەم بێک بە دنیا پارەم هەبێ بەڵام تۆ خۆشببختی خۆت بەدەستێنانی پارە مەبەستەوە بڵێ من ناگەم بە دڵخۆشی چونکە پارەم نییە نە زۆر کەسمانەیە کە هەژارە و دڵخۆشیشە لە کەسێکی دەوڵەمەند زۆر دڵخۆشتر و ئاسوودەتریشە گرنگی و جوانی پارە لەوەدا چۆن بەدەستی دێنیت چۆن سەرفی دەکەیت پارە نەتکاتە کۆیلە تۆ پارە بەکاربێنێک پارە تۆ بەکاربێنێت ڕێک مەفهومی فیلمەکەش لە زۆر دیمەنیان بابەتی سەرکیەوە فیلمەش ئەوەیە کە دڵخۆشی تۆ بە پارە و بەهێز نییە دەتوانی بەبێ بوونی ئەو دووشتەش دڵخۆشی بەدەست بێنی ڕەنگە ئەو دووە تەبێ ڕەنگە ئاسانتر پێی بگەیت بەڵام ئەگەر نەشبوو هیچ شتێک ناتوانێت تۆ ڕاگرێت بۆی بگەیت بە دڵخۆشی و پرسیاری ئەوەی کە ئایا ئەو هۆکارە چی بوو کە کەسایەتی پاڵەوانەکەمان گرینوێڵ لە کەسێکی ئاساییەوە بگۆڕێت ببێت بە درندا بەهۆی ئەوەی پێکاتەی جەستەی گرینوێڵ جیاوازە لە مرۆڤەکانی تر ئەو کەم و کوڕێک کە جەستەی هیچ بۆنێکی نییە هەرچەندە ئەو خاوەن لوتێک بوو کە توانەیەکی لە ڕادە بە دەری هەبوو بۆ بۆنکردن و هەڵبژاندنی بۆنەکان بەڵام بۆی ئەو کەم و کوڕەی گرینوێڵ دەخاتە بارودۆخێکی دەرونی خراپەوە دەیکاتە کەسێکی تەنیا و کەسێکی گۆشەگیر کەسێک کە هەوڵ بدات جیانێکی تایبەت بەخۆی دروست بکات و لە جیان بە شێوەیەکی گشتی داببرێت لە ئینسانەکان داببرێتن لە هاوڕێتی داببرێت پەیوەندی خێزانی ئۆشتانەی نەمینێت هەموو ئەمانەش ئاماژەن بۆ پرسێکی قوڵ سەبارەت بە پەیوەندی نێوان مرۆڤەکان کە ئەوەش پێمان دەڵێت چەندە سەختە تۆ قوبولکراو نەبیت لای ئەوانی ترەوە جا ئەگەر قوبول نەکردنت بۆی تاریچیەک لە جەستەتەوە بۆی ناڕێکیەک بۆی کەم و کوڕێک لە جەستەتەوە بێت کە خۆ دۆکاری نیت زۆر شەرمە بۆ ئینسانێک گاڵتە بەیەکێک بکات کەم و کوڕێکی ئەو ببینێت بۆی ناڕێکی لە فەیسی بێت لە جەستەی بێت بە شێوەیەکی گشتی چونکە ئەو جەستەی خۆی دروست نەکردووە تۆ تەنیا دەتوانانی گلەی لە ڕەفتارەکانی لە هەڵبژاردنەکانی لە بڕیارەکانی بکەیت ناتوانیت ڕەخنا لە کەم و کوڕی لە جەستەیەک بەژنی درێژەیان کورتە قەڵەوە لاوازە یاخود لوتی بەو شێوەیە چاوی بەو شێوەیە
خوای گەورە هەمومانی هەرێکەوە بە شێوەیەک دروست کردووە، ئەوەش هەموو حیکمەتی خۆی تدایە. ڕخنە لەوانە مەگرن کە کوڕێک لە جەستەیاندایە، چونکە لای تۆ لەوانەیە تەنیا گاڵتەیەک بێت، بەڵام زۆر کاریگەری خراپ دەخاتە سەر ئەو ئینسانانی کە کوڕەکان لە جەستەیاندا هەیە. بۆ نمونەوە فیلمە پاڵانە سەرچیەکەمان ئۆکاری سەرەکی یەکەمی ئەوەی کە لە کەسێکی ئاساییەوە دەبێت بە کەسێکی درڕندا ئەو جیاواز بینینانەیە کە خەڵک بە شێوەیەکی تر بە جیاوازتر لە خۆیان سێری دەکەن و تاڕادەیەکی زۆر گاڵتەی پێ دەکەن دەیکەن بە کەسێکی درڕندا. یعنی هۆکاری سەرەکی یەکێک لە هۆکارە سەرچیەکانی ئەوەی کە دەبێتە بکوش خەڵکەکەی چواردەوریتی، نەوەکو کەسێکی دەروون نەخۆش بێت لە ئەسڵدا، بەڵکو ئەو بۆشایی کە بۆی کەم کوڕێکەوە لە دەروون و لە ناخ و لە فکری پاڵانۆسەرەکەمان دروست دەبێت سەرچاوی یەکەمی خەڵکەکەیە کە چۆن ئەو دەبینن. ئەو کەم کوڕی هەیە حەز ناکەم بۆ شێوێ ببیندرێت، بۆیە بۆ قەرەبووکردنەوەی ئەو بۆشایە دەبێت ببێت بە بکوش بۆ ئەوەی بگات بە بەدەستێنانی و دروستکردنی بۆنێکی نمونەیی بۆ ئەوی لای خەڵک نمونەیی بێت کە کوڕیەکەی نەبینن. بە کورتیەوە فیلمە کارێکی فەلسەفی زۆر قوڵە دەست دەبات بە کۆمەڵک بابەتی گرنگ کاویش سروشتی ڕاستەقینەی ئینسانەکانە، بابەتی جوانی و خراپە، پرسی ژیانی هەتاتایی بۆ ئینسانەکان کە چه هەوڵێک دەدەن بۆ ئەوی هەتاتایی بژین. دەبینیکەوە گرینوێڵ دەیەوێت بۆنێکی تایبەت بەخۆی دروست بکات بۆ ئەوەی ئاسان تاثیر لە بەرامبەرەکەی بکات، خەڵک بە ئاسانی قبوڵی بکەن بۆ ئەوی هەتاتایی لە لای خەڵکدا بمینێتەوە. ڕاستە گرینوێل لە ڕووی جەستەوە هەوڵ نادەدا هەتاتایی بژێت، هەدەفی یەکەمی ئەوە نییە کە نەمرێتن، بەڵکو ئەو دەوێت لە ڕووی معنەویەوە هەمیشە زیندوی بێت، هەتاتایی بێت، بۆیە دەوێت جۆرە بۆنێک دروست بکات لای خەڵک هەمیشە بمینێتەوە. لە جیانێکدا کە پڕەتی لە کەم و کوڕی دەبینینکەوە ئینسانەکان چۆن هەڵپەی ئەویانە چه هەوڵێک دەدەن بۆ تێرکردنی ئارزوەکانیان، ئامادەن ئەخلاقیان لەدەست بدەن، ئامادەن با گرنگەکانی ئینسانیت لەدەست بدەن. لە کۆتاییەکەی بۆ کۆتاییەکەشی کۆتاییەکی کراوەی هەیە. لە کۆتاییەکەدا دەبینینکەوە گرینوێڵ لەلایەن جەماوەر لەلایەن خەڵکێکی زۆرەوە دەخورێتن کە ئەوەش ئاماژەی بۆ بابەتی هەتاتایی. لێرەوە تێدەگەین کەوە بابەتی هەتاتایی لە وەهمێک لە خەونێکی بێمانە هیچی تر نییە. وە لە کۆتایشدا دەڵێم گرینوێڵ لە ناو دەستەکانی جۆرە بۆنێکە بوو کە هێزێکی گەورە، هێزێکی ترسناچی پێدەبەخشی کە بەهۆی ئەو بۆنەوە کاتێک لە خۆی دەیتوانی بە ئاسانی جیان بکاتە کۆیلە خۆی، بە ئاسانی دەیتوانی کۆنتترۆلی هەست و سۆز و هەڵسوکەتی خەرچی بکاتن، بەڵام لە بیرمان نەچێت. بۆیە فیلمەوە پێویستە لە خەو هەڵسین بینیمانکەوە هەموو هێزێک کە ئینسان پێی دەکات وەک چۆن سەرەتایی هەیە کۆتاییشی هەیە، وەک چۆن دروستبوونی هەیە مردنیشی هەیە. تۆ کاتێک شتێک بەدەست دێنیت مانای ئەوە نییە هەتاتایی تۆیە، ڕۆژێک ئەگەری لە دەستدانیت هەیە. بۆیە گرنگە تۆ ئەو هێزێک کە بەدەستی دێنیت چۆن بەکاری دێنیت. ڕەنگە ڕێگە باشەکە هەڵبژێری هەتاتایی بژی، هێزەکەت جوانیەک دروست بکاتن کە هەتاتە تاوەکو ئینسانەکەمان بن بمێنەوە. دەبینین کۆمەڵک کتێبی پیرۆزمانێت، کۆمەڵک کاری زۆر جوانمانێت، کۆمەڵک داهێنانمانەیە کە چونکە لەلایەن کەسانی پاک و ڕاستەوە بەرهەمێنراون پێشکەش بە ئینسانیت کراوە، هەتا ئێستش باز دەکرێت، هەتا ئێستش سوودی لێوەردەگیرێتن. بۆیە گرنگە کاری بچووک دەتوانانی شتی گەورەی پێ ببەخشی، بەڵام تۆ ناتوانانی شتێک ئەگەر بەهۆی کوشتنی یەکێکی ترەوە، بۆی غەدرکردن لە یەکێکی ترەوە، بۆی ئەوەی کە تۆ مافیەکەشی تر بخۆیت و شتێک بەدەست بێنیت، ئەو شتە هەتاتایی ناژیت. بەڵام تۆ ئەگەر شتێک لە دڵێکی باشەوە بە هەوڵێکی ماندووبوونی خۆتەوە بەدەستی بێنیت، دەتوانانی کارێکی جوانی لێ دروست بکەیت و هەتاتایی بمێنێتەوە. هەتاتایی ئەو مانایی هەیە، هەتاتایی ئەوە نییە تۆ هێزێکی گەورە و زەبەلاح دروست بکەی. ئەگەوە بە هیتلەر و مەغۆڵەکان هەرگیز نەدەمرن، چەندین هێزی ترسناکی تر هەبوون، هەمووی لێ ناچوون. بۆ چونکە ئەو هێزە خراپێک کە بەدەست دێت کۆتاییەکەشی هەیە، بەڵام کۆمەڵ کاری جوان هەیە کە هەتا ئێستش هەتایش هەردەمینێنەوە.
بەجددی فیلمێکی زۆر زۆر جوانە وەکو باسم کە لە کتێبێکی زۆر زۆر جوان وەرگیراوە کە بەڕاستی هەم کتێبەکە شایانی خوێندنەوەیە و هەمیش فیلمەکە شایانی بینینە بۆیە هیوادارمەگە نەتبینیەوە لە دەستە خۆتی نەدەیت ئەگە بینەریشی بووی تێڕوانینی دەربارەی فیلمەکە دەربارەی قسەکانی من سەبارەت بە فیلمەکە لە کۆمنت بۆمی بنووسین بۆی هەردوو لامان سوود لە یەکتر ببینین تا فیلمێکی تر دێمۆلاتان خواتان لەگەڵ و ئاسوودە بن.